لە شاری هەولێر ئامادەکاریەکان بۆ ڕۆژانی جەژن ڕاگەیەندران و پۆلیسی هەولێریش ئاماژە بەوە دەکات لە ماوەی 2 مانگی ڕابردوودا 7 حاڵەتی کوشتن ڕوویانداوە و قایمقامی هەولێریش ڕایدەگەێنێت. لە مانگی ڕەمەزاندا 150 سەردانیان لەلایەن لێژنەکانەوە ئەنجامداوە و 130 حاڵەتی سەرپێچیان تۆمار کردووە و 95 سەرپێچی کاریشیان دەستگیر کردووە. لەو 150 سەردانیەی 130 سەرپێچی بەدی کراوە، بەڵام سەرپێچی نەک سەرپێچی گەورە. ئێمە ئەوەی کە سەرپێچێکی بچوو شێبی بە سەرپێچیمان ئەژمار کردووە. 15 شوێن داخرا لەو شوێنانەکە کە شایانی ئەوە بوون کەدا بخێن لەبەرەوەی سەرپێچیەکانیان گەورە بوو. 115 ئاگاداری کۆتاییان کراوە، 20 شوێنیش دەستخۆشیان لێکراکەوە هیچ کەم و کوڕیەکیان نەبوو. کۆی گشتی ئەو کاڵا و شتومەک و خواردنانەی کە دەستی بەسەرداگیرا کە ماوەی بەسەرچوو بوو 33 تەن و 650 کیلۆ بوو تەنها لە مانگی ڕەمەزان کە دەستی بەسەرداگیرا لەلایەن لیژنەکانەوە. هەروەها کۆی گشتی ئەو مەبلەغەی کە ئەو خەڵکەی با بڵێن سەرپێچی کرد بوو پێ بژاردننی بۆ کرا 17 ملیۆن دینار بوو. بەڕێوەبەری پۆلیسی هەولێر سەرباری حاڵەتی ئامادەباشیان بۆ ڕۆژانی جەژن ڕایدەگەێنێت. لە ماوەی ڕابردوودا 41 تاوان ئەنجام دراون و 61 تاوانبار دەستگیر کراوە و 7 حاڵەتی کوشتنیش هەبووە. پۆلیسی هەولێر وتیشی 49 تاوانباریش کە 32 حاڵەتی دزیان ئەنجام داوە دەستگیر کراون. 41 تاوانی جۆرا و جۆر کە لە ناو شاری هەولێر ئەنجام دراوە. سەرجەمیان 61 تاوانبار لە مانگی کۆتایی مانگی 4 تا ئێستا کە دەستگیر کراوە. لەو 61 تاوانبارە 9 تاوانبار دەستگیر کراون کە لە ئەنجامی تاوانی کوشتن 7 تاوانی کوشتنمان هەبووە کە تێیدا 9 تاوانبار دەستگیر کراون دانیان بە تاوانەکانی ناوە و پەراوی لێکۆڵنەوەیان بە پێی مادەی 406 ڕەوانەی دادگا کراوە. لەوانی تر کە دەمینێتەوە 3 تاوانبار یاخود 2 تاوانبار لە ئەنجامی دزینی ئۆتۆمبیل دەستگیر کراون کە لە 2 تاوان 3 تاوانبار دەستگیر کراوە. ئەوانی تر کە 49 تاوانباری تر لەسەر ئەنجامدانی 32 دزی لە ناو شاری هەولێر و دەوروبەری دەستگیر کراون کە سەرجەمیان 61 تاوانبارن. ئێستا هەر 61 تاوانبار پەراوی لێکۆڵنەوەی ئامادەکراوە بۆ بەرنامەی جەژنیش ئەوەی کە ئێستا باسم کرد هەموو ئامادەکاریە کراوە. ئینشاڵڵا لە ڕۆژانی جەژن ئەو بەرنامەی کە داماڕشتووە بە شێوەیەکی ڕێک و پێک جێبەجێ دەکەن و هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە کە سەرجەم هێزەکانمان دابەش کردووە. بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێریش دەڵێت پلانی ڕێکخستنی هاتوچۆ ڕۆژێک بەر لە جەژن دەست پێ دەکات و لە ڕۆژانی جەژنیش کامێرای چاودێری لە دەرەوەی شار دادەنرێت و کارمەندانیشیان بڵاوە پێ دەکەن. لە ڕۆژانی جەژن ناوشاری هەولێر تەنزیم کراوە بۆ ڕێکخستنی هاتوچۆ کە تەنزیمی سیر بکرێ و هیچ ئیزدەحامێک پەیدا نەبیتن و دەرەوەی شارش وەکو شەقڵاوە و ڕێی هەولێر کۆیە ئەو ڕێیانەش ئەم سەرجەم مەفارزی هاتوچۆی لێدانرایە تا تووشی گرفت نەکرێن هاوڵاتیان لەو ڕێیانە. و لە ڕۆژانی جەژن هەروەها کامێرەی چاودێری لەو ڕێگایانەی کە هەولێر کۆیە یا هەولێر شەقڵاوە دەشتی هەریر کامێرەی چاودێریدانرایە لۆ ڕێگەگرتن لەو کەسانەی کە تیژڕەوی لێ دەخورن لەو ڕێیانە تا خەڵکی دی تووشی هیلاکەت نەکەن. ساڵانە لەگەڵ هاتنی جەژن هێزە ئەمنیەکانی پارێزگاکانی هەرێم کار و چالاکی خۆیان ڕادەگەیەن و پلانی خۆشیان بۆ ڕۆژانی جەژن دەخەنە ڕوو کە ئەمەش لە پێناو پاراستنی ژیانی هاوڵاتیانە لە تەواوی شارەکانی هەرێمی کوردستان. هاوکات بەپێی ئەو داتایانەی هەرسێ بەڕێوەبەرایەتیەکەش ئاماژەیان پێکردووە ڕووداوەکان زیادیان کردووە و حاڵەتی سەرپێچیش لە ئاستێکی بەرز بووە، بەڵام وەک خۆیان دەڵێن زۆربەی تاوانبار و سەرپێچی کارانیان سزا داون. ئاراس عەزیز کەناڵی پێم هەولێر.